وا بڕیارە یەکشەمەی داهاتوو یاداشتی بەرپرسانی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری دارایی ئاراستەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت پرسیاری سەرەکییان لە پرسانەکەدا لێبڕینی موچە دەبێت. ئاماژە بەوەش دەکات کە فشار و هەڕەشەکان بۆ شکستپێنانی لێپرسینەوەکە بێ ئەنجام بوون. پرسیاری سەرەکی ئێمە بەڕاستی بڕینی 121 موچەی فەرمانبەران پشت بەستنی بە هیچ بەرگە و مادەیەکی یاسایی. ئەوە دەبێت جێ بکەنە وەڵامی بدەنەوە و وەڵامیشان پێێنێ بە دڵنیاییەوە چونە هیچ بڕگەیەک لە مادە و لە یاساکان باز ناکەکەەوە فەرمانبەر تا ئێستا ئەو بەشێکەوە دەبردرێ نازانین پاشەکەوتە یاخود هەر ئەسلی موسەکە بڕدراوە بە یەکزاری بۆیە ئەوانە هەر هەمووی ناشەفافیە ناڕوونیە لەم ئیدارە شکست خواردەی هەرێم بەد بەداخەوە بۆیە ئێمەش دەبێت هەڵبستین بە ڕێکاری یاسایی بۆی کەوە ئەو وعد و بەڵێنێک کە بە خەڵکمان داوە بیبینە سەر ئەگەر بێت و لەژێر فشار بێ لەژێر هەڕەشە بێ لەژێر هەر هۆکارێک بێ ئێمە بەڕاستی چۆک نادەین و ئیلا بەردەوام دەبین تاوەکە ئەو کاتەی یاسا ڕێکاری خۆی دەگرێتە بەر. کابینەی نوێیەم کەمی داهاتی کردو بە پاساو بۆ لێبڕینی موچە. پەرلەمانتەرێکی یەکگرتووی ئیسلامیش ئاماژە بۆ دەکات کابینەکە شکستی هێناوە و بڕوای بەوە نییە داهاتی هەرێم بەشی موچە نەکات. بەڵێ ئێمە بڕوامان بەو وەڵامانی حکومە نییە کە لە ڕاگەیاندنەکانەوە دەیبیستین کە طبعاً ئێمە پێشتریش پرسیاری زارەکی و نووسراومان لەسەرم بابەتە ئاراستی حکومەت کردووە هەم ئێمە هەم پەرلەمانتارەکانی تریش بەڵام وەڵامەکان بڕوا پێهێنەر نین یان ناگەنەوانێ. ئێمە پێمان وایە داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگەر گەندەڵی تیان نەکرێ و بە هەدەردانی تیان نەکرێ و دەستی حیزبی تیاوەر نەدرێ بەشی ئەوە کات کە موچە لە کاتی خۆیان بەبێ لێبڕین بدرێ. بەڵام ئەوەی کەوای کردو ئەم داهاتانەش بەش نەکە بەڕاستی بریتە لە خراپ بەکارهێنانی داهاتی کوردستان بۆ بەرژەوەندی حیزبی و هەندێک گروپ لە ناو حیزبەکانەوە دەوڵەمەندبوونی ناڕەوا و کاری دووەمیژەوەیە کە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوتنێکی گشتگیر ئەنجامدا بۆ ئەوی بەغا بەشە بچی هەرێمنێر. بەپێی مادەی هەفتا لە پێڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەبێت سەرۆکایەتی پەرلەمان ئەم یاداشتەی ئێمە کە هەموو بەڵگەکانمان پێوە ڕەبت کردووە بنێرێ بۆ حکومەت. حکومەتیش ئەبێ 7 ڕۆژی لەبەردەستایە دوای 7 ڕۆژ ئەبێ سەرۆکایەتی پەرلەمان بیخاتە کارنامەی نزیکترین دانیشتنی پەرلەمانەوە. ئەگەر حکومەت پێی وا بۆ ئەو 7 ڕۆژە کەمە داوای کاتی تری کرد 7 ڕۆژی تری خرێتە سەر واتە لە ماوەی 14 ڕۆژە بێ حکومەت خۆی ئامادە بکە گفتوگۆکە لە ناو پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. واتە ئێستا تۆپەکە لە ساحەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بینێرێ بە حکومەت. دەسەڵاتدارانی هەرێم بۆ درێژەدان بە حکومڕانی چەوتیان دام و دەستگاکانی هەرێمیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە و وەک مڵکی تایبەتی لە دامەزراوەکان دەڕوانن. پەرلەمانتارێکی سربەخۆ ئەوە دەخاتە ڕوو هیچ کەسێک هێڵی سوور نییە و بەم کارەش هەوڵ بۆ گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان دەدەن. بەپێی پێڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان مەرجەعی باڵای سیاسی و یاسادانانە لە هەرێمی کوردستاندا و ئەم ڕێکارە پەیڕەویە بۆ لێپرسینەوە و بانکیشکردنی سەرۆکی حکومەت جێگیری سەرۆکی حکومەت وەزیری دارایی لایەنە پەیوەندیدارەکان بەپێی پێڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان کراوە واژووی پێویستی بۆ کۆکراوەتەوە بۆ هیچ کەسێک لەسەر و یاساوە نییە و بەپێی پێڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەمانە دەبێنە پەرلەمانی کوردستان لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت لەسەرەوەی بەچی یاسایەک موچە و قوتی خەڵکیان بڕیوە بەچی یاسایەک لە ماوەی 8 مانگی ڕابردوودا 10 مانگی ڕابردوودا بۆ نمونە 3 موچیانداوە بە خەڵکی هەرێمی کوردستان لە 120 موچیان بڕیوە لە 150 موچەی خەڵکیان بڕیوە لەسەر و دۆخێکە لەم هەرێمی کوردستانەیە گوزەرێت. هەوڵی پرساندنی سەرۆکی حکومەتی هەرێم و جێگرەکەی وەزیری دارایی لەمپەری زۆری بۆ دروستکرا بەڵام بەهۆی بوێری 23 پەرلەمانتارەوە توانرا پرۆسەکە ڕێکاری یاسایی تەواو بکات. ئەم هەوڵە بەرپرسانی حکومەتی قەڵس کردووە بەو پێی ناتوان قەناعەت بە پەرلەمانتارن و خەڵک بکەن کە داهات بەشی موچە ناکات.